رب العالمين لم آية أفرمي واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون. رب العالمين أفرمي بترسينو پارێزکەن لەو ڕۆژەی کە تیایدا دەگەڕێندرێنەوە بۆ لای ئەڵڵاتان. ترسی ئەم ڕۆژەتان هەبێ، دوور بکەونەوە لە گوناهە و لە تاوان، واز لە سەرپێچیەکان بێنن، واز لە بەزاندنی سنوورەکانی ڕەب العالەمین بێنن. ترس و خەوفی ئەو ڕۆژەتان لە یاد بێ، لە بیرتان بێ، لە بەرچاوتان بێ کە تیایدا دەگەڕێندرێنەوە بۆ لای پەروەردیگاری خۆتان و بۆ لای ئەڵڵای خۆتان. اینجا لە پاشان لە دواییە لەسەر هەرچیەکی کردەوەی چاک و خراپە پاداش و سزا ئەدرێنەوە. ئەو کردەوە چاکەی کەوا کردوتە پاداش وەرئەگری و ئەو تاوانەیشی کەوا کردوتە سزای لەسەر وەرئەگری و پەروەردیگار زوڵم و سەم لە هیچ کەسێک ناکە. سەمت لێ ناکە، چاکەکانت بەزایە نادا، پاداشتەکەت بە فیڕۆ نادا و هەروەها گوناهی و تاوانێکشت ئەگەر نەکرد بێ پەروەردیگار ناتخاتە سەرشان و سەرگەردن و سەرملت. اینجا عن ابن عباس رضي الله عنهما قال آخر شيء من القرآن واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون. رواه النسائي في السنن الكبرى والطبراني في الكبير. وقال الهيثمي رجال أحدهما ثقات. أمبا برز ابن عباس أفرمي كوتا شتێک لە قورئانی پیرۆزا دابەزی، کۆتا ئاەتێکە لە قورئانی پیرۆزا بۆ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هاتە خوارەوە، ئەم ئاەتە پیرۆزە و ئەم ئاەتە ناخەژێ نەبوو. هێندێک لە زانایان فەرمویانە بە 3 سعات بەر لەوەی ڕەسوڵ الله وفات کە صلی الله عليه وسلم ئەم ئاەتە هاتە خوارەوە. هێندێکی تر ئەفەرمون 3 ڕۆژ بەر لەوەی وفات کە ئەم ئاەتە هاتۆتە خوارەوە. کۆتا شتە لە قورئاندا کە زۆرینەی زانایانی ئومەتی لەسەرن. پەروەردیگار دامان ئەسڵە چێنێکە بۆ مەیدانی ڕەب العالەمین خۆمان ئامادەکەین و باشترین خۆ ئامادەکردنێکیش، باشترین خۆ سازکردنێکیش بۆ قیامەت و بۆ دوا ڕۆژمان ئەوەیە کە توێش و زاد و زەخیرەی زۆر هەڵبگرین و زۆر کۆکەینەوە. ڕەب العالەمین لە سوورەی ئەلبەقەرەدا لە ئاەتی 197 فەرمێ وتزودوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب. رب العالمين فرمي تويشو زاد و زخيرة هلقرن و باشترين تويشو زاد و زخيرش بو دوار روشان بو قيامتان تقوايا لخوا ترسانا دركوتنوي لقناه لتاوانا كان باريزم ليبكن لين بترسين أي خاون عقل كان باريز كان لقناه لتاوان واستكثر الزاد فإن السفر طويل. زاد و زەخیرە و توێشوی زۆر کۆکەنەوە زۆر هەڵگرن ئەهلی ئیمان. بێگومان سەفەری دوا ڕۆژ و سەفەری قیامەت زۆر درێژە.